ئەوەی کە ئێستا گەنجانمان بارودۆخ و تەندروستیان تێگەچێت لەبەر ئەوەیە کە بەڕاستی زۆربەی ئەوانە درەنگیان بۆ نەخۆشخانە درەنگ سەردانی دکتۆرەکەن و ئازانن کە ڤایرۆسەکە چواردە ڕۆژەکەی خۆی تەواوکە خۆی نامێنێ بەڵام خۆی بەڕاستی وان نییە ئەگەر گەنجەکان لە سەرتاوە نەخۆشەکەیان بە قورسی گرت یاخود دوای 4 ڕۆژ لە دەستپێکردنی نیشانەکانیان چاک نەبوویەوە لەرزوتیان زۆر بوو یان هەناسەیان تون بوو یان ئۆکسیجینی لەشیان دابەزی و کاتە پێویست دەکات دکتۆر بیان بینێ پێویستەکە پزیشک بیان ببینێ و سەردانی نەخۆشخانەکان بکەن بۆی چارەسەر وەرگرن چکە خۆتان نەزانن لە ئەو چارەسەرانەی کە وەرێکی دێت بۆ کۆڕۆنا ئەگەر لە سەرتاوە بدرێت سوودی هەیە بەڵام ئەگەر لە هەفتەیەک زیاتر بەسەر نەخۆشەکە تێپەڕێت ئەو کاتە سوود لە پلازما نبینێ بۆ ئێمە ئامۆژگاری گەنجانەکەین گەنجانیش ئەگەر نەخۆشەکان بە قورسی گردیا وای خود وردە وردە نەخۆشەکان بەرەو خراپبوون ڕۆشت ئەو کاتە پێویستەکە سەردانی دکتۆر بکەن بۆی چارەسەرەکان وەرگن و سوود لەو چارەسەرانەی سەرتا وەرگن کە خەڵکی ئیسفادە لێەکە